تاوەکو ئەم دەقەیە مانگا و جوانەکە 36 سەر هاتووە و بزن و مەڕش نزیکەی 32 دانە هاتووە. ساڵێ ئاوە بەشداری دەکەین قسمان کۆ دەبینەوە و قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدەین. بیرەڕاری پایتەخت میدیا سڵاوتان لێبێ. قوربانیکردن یەکێکە لە ئادابەکانی جەژنی قوربان. ئەمڕۆ لە قەڵادزێ لە ناو خزمانی بێگەڵاس وەکو ساڵانی ڕابردوو ژمارەیەکی زۆر قوربانی کراوە، ژمارەیەکی زۆر ئاژەڵ سەر بردراوە. جا لەبارەی قوربانیکردن و شێوازەکانی قسا لەگەڵ قوربانجان سڵاو لێبێ. باشیت تاوەکو ئێستا چەند سەر ئاژەڵ سەر بردراوە؟ وەڵای وەکو ژمارەکە دەقیق نییە. یەک دقە کاکەڵ گورد تاوەکو ئەم دەقەیە مانگا و جوانەکە 36 سەر هاتووە و بزن و مەڕش نزیکەی 32 دانە هاتووە. یعنی بەرەبەرە ڕەشەوەڵاق 36 دانەیە و حیوانی بچووکیش تا ئێستا 33 دانە. بە تەقدیری چەند کیلۆ دەردەچێت؟ ئەوەی کە ساڵی پار 4 تەنونی و 5 تەن بوو، بەس تەسەوڕ دەکەم ئەم ساڵ بە پێی زمینزۆرەکان زیاتر بێت. خوای گەورە پشویان بێ ئینشاڵڵا زیاتر دەبێت. لە نێو خۆماندا گرانی بێ، هەرزانی بێ، هەرچۆنی بێ هەموو ساڵێ گۆشتەکە زیاد دەکات، شور کەم ناکات. ئینشاڵڵا زیاد دەکەم ساڵ. بەخێر بێسەر. قوربانجان سڵاو لێبێ. هەموو ساڵێک بۆ شێوەیە قوربانی دەکەن لێرە؟ بەڵێ ئێمە هەموو وەک نەریتی ساڵان هەموو ساڵێ ئاوە بەشداری دەکەین قسمان کۆ دەبینەوە و قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدەین. زۆر باشە، دەستەکان بەڵێ ئەوەی کە لە دیمەنەکاندا دەیبینن ژمارەیەکی زۆر ئاژەڵ سەر بردراوە، وەکوی کە پێیان گوتین ساڵی ڕابردوو 4500 کیلۆ گۆشت کراوە بە قوربانی و پێشبینی دەکرێت ئەم ساڵ ڕێژەکە زیاتر بێ بەراورد بە ساڵانی ڕابردوو.